بەغدا دەرگای نەوتی بەڕووی تورکیادا داخست. پرۆژەیەکی نوێی گواستنەوەی نەوتی کەرکووک کۆتایی بە بۆڕی نەوتی کوردستان تورکیا دەهێنێت و کێشەیەکی دیکە بۆ حکوومەتی هەرێم دروست دەکات. دوای 10 ساڵ لە ڕاگررتنی ڕەوانەکردنی نەوتی کەرکووک بە بۆڕی دەست پێ دەکاتەوە. حکوومەتی عێراق ئەمجارە لە بری ڕێی تورکیا پشت بە بۆڕی باشوور دەبەستێ. ئەو بڕیارە لە کاتێکدایە کە لە دوای 2004دەوە ڕاگیرانی پارساڵی نەوتی هەرێم نەوتی کەرکووک لە ڕێی بۆڕی نەوتی هەرێمی کوردستانەوە ڕەوانەی تورکیا دەکرا. بە گوێرە ڕێکەوتنی حکوومەتی هەرێم و عێراقیش دەبوو لەگەڵ دەستپێکردنەوەی فرۆشتنی نەوتی هەرێم لە ڕێی تورکیا فرۆشتنی نەوتی بۆ کەرکووک لە هەمان ڕێگا بۆ تورکیا دەست پێ بکاتەوە. بەڵام ئەو پرۆژە نوێیەکەوە پشت دەبەستێ بە بۆڕی نەوتی باشوور کۆتایی بەم هەنگاوە هێنا. پلانەکە بە جۆرێکە لە ڕێگەی هێڵی ستراتیژیەوە بەشێک لە نەوتی کەرکووک دەنێدرێ بۆ پاڵاوگەی دۆرە لە بەغدا و وێستگەی کارۆگازی لە بابل. بەشێکی دیکەش ڕەوانەی بەسڕا دەکرێت بۆ ئەوەی لە ڕێگەی بەندەرەوە هەناردەی دەرەوە بکرێت. ئەم هەنگاوەی بەغدا ئاماژەیە بەوەی چیتر حکوومەتی عێراق ناوێت پشت بە تورکیا ببەسێ بۆ فرۆشتنی نەوت، ئەویش بەهۆی زۆری مەرجەکانی ئەو وڵاتە و گرانی کرێ گواستنەوە. ئاماژەیەکیشە کە بەم زوانە کێشەی گواستنەوە و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بۆ دەرەوە چارەسەر نابێت. بۆیە حکوومەتی عێراق بەدیلێکی بۆ فرۆشتنی نەوتی کەرکووک دۆزیوەتەوە. پرۆژەکەی بەغدا بۆ نەوتی هەرێم لە جێی فرۆشتنی لە ڕێی تورکیاوە لە ناوەخۆ ساغ بکرێتەوە و پێویستەکانی ناوەخۆی پێپڕ بکرێتەوە. ئەمەش ڕەنگە حکوومەتی هەرێم لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان تووشی کێشەی زیاتر بکاتەوە. بەو پێی سەرەتای ئەمساڵ کۆمپانیەکان هەڕەشەی ئەویان لە حکوومەتی هەرێم کرد ئەگەر کێشەکان چارەسەر نەکرێن ئەوان لە دادگای نێودەوڵەتی سکاڵا تۆمار دەکەن و داوای مافەکانی خۆیان دەکەنەوە.